جمین کۆنفرانسی جیۆ کوردستانی لە هەرێمی کوردستان کە لە زانکۆی سلێمانی ئەم کۆنفرانسە بەڕێوە چوو دەگەڕێمەوە لای میوانەکەمان دکتۆر هاوکار دکتۆر ببوورا لەوەی کە ڕامانگرتی باسمان لەوە کرد کە ئەم توێژینەوانە بەشێکی زۆریان لە سەر زەوی هەرێمی کوردستانە بەڵام بەشێکی دیکەیش با بڵێن توێژینەوەی دیکەیە ئەم توێژینەوانە کە پێشکەش دەکرێت چ کاریگەریەک لەسەر ئەزمموی توێژەران بەجێ دەهێڵێت بە دڵنیاییەوە کاریگەریەکی زۆر پۆزتیڤ بەجێ دێڵێ کاریگەریەکەش بەو شێوەیە کە توێژەر دوای ئەوەی کە چەندین توێژینەوە بە بەردەوامی بەشداری دەکات لەو کۆنفرانسانە ئەزمموی با بڵێن ئەوەی بۆ دروست دەبێت مەجموعەیەک شتە دەتوانین با بڵێن با خاڵ بە خاڵ باسییان بکەم ئەوەیە لە ئەسنای کۆنفرانسەکان خەڵکی نوێ دەناسێ توێژەری نوێ دەناسێ و خۆی لە خۆیدا ئەم ناسینی توێژەرە نوێیانە دەبێتەوەی کە دوایی گروپی توێژینەوەی لێ بکەوێتەوە و دوایی ئەمانە بێکەوە لە داهاتوودا توێژینەوەی هاوبەش بێکۆ بکەنەوە یەک لەو خاڵە زۆر گرنگانەیە کە کۆنفرانس پێمای دەبەخشێ بەڕاستی چووکە ئێمە لە بیرمان نەچێ ئمە بەش دووشەوە دەتوانین توێژینەوە پێشکەشکەین دەتوانین توێژینەوە ڕاستەوخۆ بۆ گۆڤارە زانستە جیهانیەکان بنێری وەڵام توێژینەوەش دەتوانین لە ڕێگای کۆنفرانسەکانەوە پێشکەش بکەین ئامانجی کۆنفرانس و ئەوەیە گرنگترین ئامای سەرێکی ئەو کۆنفرانسەوەیە توێژەر بێکۆ کۆ ببێتەوە لەگەڵ یەکترناسینە ئەوەی پێڵەن گروپ ریسێرچ توێژینەوەی هاوبەش دروست دەکرێت تاوان لە دنیادا مۆدلی ئەوە نەماوە ئێستا زۆر کەم بۆتەوە توێژەر بە تەنیا توێژینەوە بکە بۆ چووکەمە هەردەم زانیمانەکە بیر و بیرکردنەوەی دوان و سییان لە هی دوان باشترە و هی دوانیش لە یەکێک باشترە بۆیە ئەمانە ئێستا تێکەڵبوونی زانستەکان زۆر گرنگە چۆن ئێستا دەبینی ئێستا مەسەرەن کاتێکە با بڵێن ئەوەی کە زۆر ڕۆژانەمە بەکاربێنین ئامێرە ئەلکترۆنیەکانە ئەمانە زۆربەی زۆری پەیوەندیان بە کارەباوە هەیە پەیوەندیان بە کۆمپیوتەرەوە هەیە پەیوەندیان بە مەسائلی دروستکردنی مانوفاکچرینگ و تەسنی ئەوە هەیە ئەمانە هەموو ئێستا بەیەکەوە چەند دیسپلینێکم بەیەکەوە دەخوێنرێن بۆیە تێکەڵکردنی زانستەکان بەیەکەوە زۆر گرنگە شتێکی نوێ هەیە ئێستا حەزم لێ باسیکەم لە ڕووی جیۆلۆجیەوە ئێستا زۆر زاناکانی گیان گرنگی بە بابەتی جیۆبایۆلۆجی دەدەن جیۆبایۆلۆجیەک لە زانستە سەردەمەکانە کە ڕەبتی نێوان زانستی زەویناسی و زانستی بایۆلۆجی کراوە ئەو یەک لە بەرهەمی ئەو کۆنفرانسانەیە جگە لەوەش توێژەری نوێ توێژەری کەم ئەزمون پڕ ئەزمونتر دەبێ ئەمە خاڵی دووەمە دادەنیشێ لە هەموو پەنێڵەکان و لە دانیشتەکانە زانیاری زیاتر کۆ دەکاتەوە شێوازی توێژینەوەی نوێ دەبینێ ئەو کەسانی کە لە دەرەوەی وڵات هاتوون ئەمەش خاڵێکی ترە کە بیر و هزری توێژەر فراوانتر دەکا و خاڵی سێمیش ئەوەیە لە ئەسنای بینینی سترەکچەر و پێکهاتەی توێژینەوەکانە ئەو ئەگەر گرنگی بە ڕاستپاردەکاندا بیرۆکەی نوێی بۆ دروست دەبێت بۆی توێژینەوەی تر ئەنجام بدە ئەمانە هەموو شتی باشن کە توێژەر ئەگەر بە وردی دانیشێ لە هەموو پانێڵە جیاوازەکانی کۆنفرانس ئەتوانێت سوودمەند بێت باشە دکتۆر دیارە بەشێک لە توێژینەوەکان پەیوەندیان یاخود سەرکەوتنی توێژینەوە دەستبردن بۆ توێژینەوەی نوێ ڕەنگە پەیوەندی بۆ ئامێر و پێداویستیانەوە هەبێت کە توێژەران پێویستیانە لە هەرێمی کوردستان هێندە ئامێر و پێداویستی لەبەردەستایە کە توێژەران بتوانن هەر توێژینەوەیەک بیانەوەی ئەنجامی بدەن ڕاستی دەتوانین بڵێن کاتێک کە ئێستا بۆ نمونە ئەو بەشە زانستیەکان با زیاتر باسکەم چکە لەوانەیە بەشە ئەدەبیەکان زیاتر بابیبتی هەندێک مەسائلی ڕفرەنس و کتێبە لەوانەیە ئاسان پەیدا ببێ و هەندێک مەسحی مەیدانیش دەکرێت وەکو ڕاپرسی ئەمانە بە توێژینەوەی بابەتە ئەدەبیەکانن زانستیەکان دەتوانم بڵێم بەڵێ بەشێک لە زانکۆکان لە ساڵانی ڕابردوودا بەشێک لە لابەکانیان تەچیز کردووە دەتوانین بڵێن بەشێک لە ئامێرەکان هەن و بەڵام بەداخەوە لەوانەیە ماوەیەک کە تووشی گرفتی ئەوە بینەوە ئامێرانە ئەپدەیت نین لەوانەیە پێویستیان بە سۆفتوێری نوێ هەبێ لەوانەیە پێویستیان بە ئەکستێنشن یعنی با بڵێن توڵی نوێ هەبێ بۆی بوانی ئیزافەکەی کە شەریکات بۆی دروست دەکەن ساڵانە وەکو بابەتێکی بازرگانیە دەتوانم بڵێم ئەو وەڵامی ئەو پرسیارەت بە بەشێکمان لە بەردەستە بەشێکمان لە بەردەست نییە زۆر بەشێک هەندێک جار ناچار دەبین پەنابێن بۆ زانکۆکانی تر یا بۆ دەرەوەی وڵات لە لاوەکانی ئەوانی شەکانمان یەکێک لەو خاڵانەی کە توێژەران باسی دەکەن لە کۆنفرانسەکاندا باسەوە دەکەن ئەم توێژینەوانە کە دەکرێت تەنها لە کۆنفرانسەکەدا پێشکەش دەکرێت
دواتر ڕەنگە کاری پێ نەکرێت هۆکاری ئەمە چییە؟ کاری پێ ناکرێت یاخود ناکرێتە کتێبێک تاکو خوێندکاران لە کتێبخانەکان بتوانن سوودی لێ ببینن. وەڵام من ڕاستە فعلەن ئەم خاڵە هەیە و بەداخیشەوە ئەم خاڵە هەیە ئێمە ئەم توێژینەوانە هەمویان بڵاو دەکرێنەوە بەشێک لە توێژینەکان لە گۆڤاری ئاسپەرزیش بڵاو دەکرێنەوە بەژیشان لە گۆڤارە ناوخۆیەکان بڵاو دەکرێنەوە. ئەزانی ئەمە ئەگەڕێتەوە بۆ دەتوانم بڵێم سیاسەتی حکوومەتی هەرێم و وەزارەتی خوێندنی باڵا تا چەند پاڵپشتی ئەو توێژینانەوە دەکا کە فعلەن لە مەیدانی کاردا کاری پێ بکرێت و نەچێتە ناو ڕەفەی مەکتەب و کتێبخانەکانەوە لەوێ تۆزی لەسەر نەنیشێ. ئەمە دەوڵەت دەبێت پشتیوانی و بابەتە بکە دەوڵەت دەبێت فەندیش بکە ساڵانە نەک تەنها پشتیوانیەوەی کە کاری پێ بکرێ ئەگەر ئاگاداری بەشێک لە وڵاتانی هەتا دەوروبەرمان ناوچەکەش ئێستا توێژینەوە کە خوێنکار دەشێ بۆ خوێنی باڵا ماستەر و دکتۆرا بخوێنێ توێژینەوەکە بە هاوبەشی لە بینی زانکۆکە و لە بینی ئەو کارخانە و کۆمپانیایە کە ئیشی بۆ توێژینەوەیە بۆی دوایی فعلەن کاری لەسەر بکرێ و بێبەها نەمێنێتەوە ئەوها کاری لەسەر نەکرێت. بەڵێ زۆر سپاس بۆ دکتۆر هۆگر عەلی باپیر دکتۆر هاوکار باپیر دکتۆر هاوکار ببوورە عەلی باپیر ئەندامی دەستەی باڵای جیۆلۆجی کوردستان سپاس بۆ ڕوونکردنەوەکانت دەستخۆش. یەک بابەتی کە هەبوو نازانم دکتۆر کاتی بەرنامەکەمان کۆتایی پێ هاتووە لەسەر ئەو بابەتی بە بیانبان بوونە ئیشەڵا لە دەرفەتێکی ترا بەڕێستان میوانە بنەوە لە پرۆگرام باسی ئەو بابەتاکەین. دەستخۆش سپاس بۆ ئامادەبوونتان بەخێراتن. زۆر زۆر سپاس.